لە کێوە دەتزانی جان کوڕی تۆ نییە؟ لە یەکەمەوە؟ نا ساڵانێک خۆشمان بەیەکەوە بەسەر بردایشان من وام دەزانی تۆ منت پێ باشتر بووە. بۆچی شتێکت نەوت؟ بۆچی ڕاد نەدەکرد و نەڕۆیشتی؟ لەبەر خاتری من؟ لەبەر خۆشەویستی من کوڕەکەی عومەرت قبوڵ کرد؟ وەک کوڕی خۆت خۆشت ویست. یەکەم جار کە زانیم سەیرم کرد کوڕە ڕاستە ئەو وەک عومەر ڕادەکا وەک عومەر پێ دەکەنێ. عومەر لە 5 ساڵەیە بوو بە خۆشەویستترین هاوڕێ من. یەکەم کتێبمان بە نوێی کڕی. ڕاستەکە لە بازارم دزی بوو پێم وت کڕیومە. بەرحاڵ ئێستا یەکەم کتێب بۆ جان دەکڕم. ئەوە یەکەم جار نییە بەڵکو دووەم جارە گەورەبوونیەوە مناڵە دەبینم. لەگەڵ یەکەم باش نەبووم. خۆشەویستترین هاوڕێم فرۆشت پشتم تێ کرد و ڕۆیشتم. بەڵام سیرکە ئەوە دووبارە بم پێ دەکەنێ. دیسان بەبێ چاوتروکانت سەیری چاوم دەکات. گەردەوێری ئێستا پشتی تێبکەوە. گەردەوێری بیفرۆشەوە. گەردەوێری دیسان بەکاری بێنەوە بڕۆ. جان کوڕی منە. جان کوڕی خۆشەویستترین هاوڕێمە. جان دواشتە کە لەوە بۆم مابێتەوە. گەر لە دەست دێ خۆشت نەوێ. گەر ناتوێ بڕۆ هیچ سۆزی پێمە بەخشە. لەگەڵ یەکەم بینینم زانیم ئەوم چەند خۆشویستووە. بەڵام لەبەر خاتری تۆ نا. ئەو جارە تەنانەت لەبەر تۆش ناڕۆم و ئەو مناڵە جێ ناهێڵم. ئەرێ بابا گاری دەکەم لە قەم لێ دەدەن. وایە تۆ لەوە مەدە. تۆ یاری بە تۆبەکەت بکە. گەر بردیشتەوە بە پاکی ببیتەوە. ڕێکەوتین؟ ڕێکەوتین وەک من پاک میوانە؟ باوکت هەمیشە بە پاکی یاری کردووە. دایکە ئەو شتە دەکەنی وانە؟ ئێستا چی بکەین؟ ئەو دارستانی لە ناخدایە و بیر دەکەیتەوە نایەتە سەرڕێت ڕۆژێک دێتە سەرڕێت. ئەو چیا سەختەی وا پێت وایە ناکەوێتە بەرامبەرت دەکەوێتە بەرامبەرت. کاتی خۆی کە گەنج بوو وام دەزانی هەر بەردێک کە بۆکسی لێدەم دەیشکێنم. نابێت دە ڕۆژ نابێت بەڵام ڕۆژێک دێت هەر کەسە و بەردێکی دێتە سەرڕێکە ناتوانێت بیتەقێنێتەوە. پاشەوەی بڕیارەتدا چیرۆکەکە نەگۆڕی و پێشوەختە زانیت لە دوا لاپەڕە چیت نووسیوە. ئەمە بەگران دەوەسە لەسەر ئەو کەسە. تەلەفۆن دەکەم. باشە بای بای. لە خەڵ ڕامیشەوە هەواڵەکەیە؟ ئالانیان دۆزیوەتەوە؟ بەدوای دەگەڕێن. تۆ بڕۆ ناو ئۆتۆمبیل. ئەو پرسیارانەی لە ناو مێشکدایە و بۆ وتن نابن مرۆڤ شێت دەکات. جیاوازی لە نێوان چیت دەوێ و دەتوانی چی بکەی؟ وەک جیاوازی نێوان دوو کەس وایە کە یەکێکیان دەستی لە خۆی شوشتووە. ئەوی دیکەشیان لە ڕۆخی مردن گەڕاوەتەوە. ئەوەندە مایەوە لێرە لە پێش چاوم. کاکم هەموو شتێکی نووسیوە. کاکم بێتاوام و دایکە ئەو نەیکرد. کێ کردی؟
ئەیشان علی و ئەو بێشەڕەفەی کە من پێی دەڵێم کاکە هێنامانە ماڵەوە لە سفرەی خۆمان داماننا یارمەتیمان داون چەندین جارە ناو قۆڵی ئەو خائینە گریاوم دایکە بۆشیان وەرگرتومە ئای کە جێل بووم گومانم نەکرد دۆستوڕە بە دایکە بۆچی بێدەنگ دەبی پێم بڵێ چ زۆرە پیاوێکی بڵێ کوڕی منت کردە قاتیل لە ڕۆژنامە پێم بڵێ خوا لە ناوت بە دایکە بڵێ دەی بێڵێ بۆ بێدەژی دایکە شتێک بڵێ بێدەنگ بە بە دایکە دەی شتێک بڵێ بۆ کوێ دەڕۆی دایکە ئەوە چی دەکەی دایکە ئەو دەرگای بکە دایکە ڕێنادەم کوڕەکەم بڕوە ئەو جارە ناهێڵم ناداشتیوە مەکە ئەو دەرگای بکەوە پەیمانم پێ بدە دەیکەمەوە بڵێ ناچمە بەرامبەریان پەیمان بدە سوێن بخۆ دایکە ئەو دەرگای بکەوە سوێن شتیوان ناخۆم کەوایە نایکەمەوە کوڕێکی تریان نادەمێ گەر بە برسێتی توینێتی بدهێڵمەوە نادەم بەوان تاکە لێرە دێڵیەوە ئەرێ تۆ شێتی دایکە پێ بدە ئەو دەرگای بکەوە دایکە تۆ باشی لێ ناگەڕێم نابێ بچێ لایەن من مێشکم نییە گەر مێشکم هەبوایە ڕێم بە عومەرش نەدەدا نەدەبوایە بێڵم قەت بڕۆیشتایە داجار دایکە من دەڕۆم نەخێر دایکە تۆ بەس گوێ بگرە چۆن مازانایە تا کاکەمان بۆستاندایە دایکە لە کوێ مازانایە نازانی منی سم بەسەر دێ یەکەم جار کاکم گەورە بووم ئێستاش من لە دوای ئەوە ژیانەیە دایکە گرنگەوەی بزانی هەردووکمان تۆمان زۆر خۆشویست زانی بۆیە دەستمە بەرامبەریان دایکە دوای بکوژانی کاکم دەکەوم بەگرتنیان دەدەم نە تۆ نە باوکم تەنانەت خودی خۆشم ناتوانێ ڕامگرێ دایکە چونکە وات پەروەردە کردومە حەسەن دەمویست بیڵێم دوێنێ دەمویست لەم واڵە بیڵێم شەرمین دەمویست بڵێم من عومەرم بە فرمێسکەکانی بە پەشیمانیەکەی هەر ساتێک دڵخۆشبوونی بە هاتنی عومەر چینەما بۆ شتانە دیسە هەڵم خەڵەتێنێ لەوانەیە نەیخەڵەتان بێ لەوانە هەردووکیان بێ یعنی لەوانەیە لە ڕاستیدا عومەری خۆشویست بێ نا لە سەرەتاوە هەموو یارەکەی کردووە لەگەڵ باوکی کردویانە پێشتر چایان بڕیوەتە من و توانە سەری ئەو هاتیوە نەچیرێکی چەورە ئەو هاتیوە دەبانگەتان بینیەوە پڕ بەدەممانە دەتوانی باوەڕکەی جا من چیم باوەڕکەم یاننا گرنگەوەیە تۆ بڕوا دەکەی